ئەحمەدی نفوزێکە کە لە نووسرە دیارەکان کە خاوەنی چەندین بەرهەمە لە ئێستادا لە کەرکووک مەراسیمێک بۆ واژۆکردنی نوێترین بەرهەمی ئەو نووسەرە کە ناوی دوانەیە ڕێکخراوە. کۆمەڵی ڕووناکبیری و کۆمەڵایەتی پارێزگای کەرکووک مەراسیمێکی بۆ ناساندن و واژۆکردنی ڕۆمانی دوانی نووسەر و شاعیر ئەحمەدی نفوز ڕێخست. مەراسیمەکەش وەک ئاوردانەوەیەک لەو نووسەر و واژۆکردنی ڕۆمانەکەی سازکرا بوو. لەناو ڕۆمانەکەیان چەند کۆکڵ شعرێکی کتێبەی منی ئەم جارە ڕۆمانێکە دەربارەی دوو برایە، دوو براکەش دوانن، هەمووی هەڵقۆڵاوی ناوی هۆزە کوردەواریەکانە، چی لە تەبایی بێ، چی لە پشتگیری یەکتری بێ، چی لە جار وایە لە ناپاکی دروست ئەبێ، چی ململانێ و ڕکابەری لەسەر دەسەڵاتە. بابەتەکەی من هەمە جۆرە، ئەو ڕۆمانەی من هەموو بابەتێک ئەگرێتەوە. وەجێبگەی